بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە حەڵقەیەکی تری بەرنامەی گفتوگۆ بە ئەوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر پێگەی کورد لە دوای هەڵبژاردنەکانی 10 ئۆکتۆبەر بکەین لە بەغدا. دەپرسین ئایا کورد لە ڕابردوودا چی دەستکەوت لە بەغدا و لە دوای هەڵبژاردنەکانی خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق چیتری دەسەکەوێت. قسەیەکی باو هەیە لە مێژوودا دەگوترێت کورد لە سەنگەرەکانی جەنگدا سەرکەوتووە لە مەیدانەکانی شەڕدا براوەیە بەڵام لەسەر مێزی گفتوگۆ دۆڕاوە. ئایا کورد شەڕی پلە و پۆست دەکات لە بەغدا یاخود شەڕی دەستکەوتە سیاسی و استراتیژی و نەتەوەییەکان دەکات؟ ئایا نوێنەرانی کورد دەیانەوێت چی بەدەست بێنن بۆ نەتەوەکەیان؟ لە بەغدا زۆرجار قسە لەسەرەوە دەکرێت کە دەگوترێت کوردەکان ناوماڵی خۆیان ڕێگ نییە بەڵام لێرە شەڕی پلە و پۆست و دەستکەوت دەکەن. ئێمە هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر پێگەی نوێنەرانی کورد بکەین لە بەغدا و هەروەها ئەو دەستکەوتە مێژووی و سیاسی و استراتیژیانەی کە پێویستە بۆ کورد بەدەست بێت لە دوای زیاد لە 30 ساڵ. بزانین نوێنەرەکانمان چیمان بۆ دەکەن. ئەمانە کۆمەڵێتەوەری سەرەکی بەرنامەی گفتوگۆمانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا ژیلوان هەڵەدنی توێژەر لە مێژووی هاوچەرخی کورد، مامۆستا شەماڵ ئەحمەد توێژەر لە زانستی سیاسی. بەخێربێن بۆ بەرنامەی گفتوگۆ. زۆر سپاس. مامۆستا شەماڵ، تۆ وەک توێژەرێکی سیاسی گەر بپرسم بڵێم هەر بە چۆنەڵێ وەکو مەدخەلێکی بەرنامەکەمان لە دوای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق خولی پێنجەم کورد چی دەستکەوتێکی دەسەکەوت یاخود پێگەی چۆنە بێت لە بەغدا؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، سپاس بۆ میوانداری بەڕێستان و سپاس بۆ کەناڵی پەیام کە بانگێشتی کردین بۆم بەرنامەیە. ئەنی گومان لەوایە نییە کە ئەم پرسیاری جەنابەت پەیوەندی بە ئاستی توانا و لێهاتوویی نوێنەرانی کوردەوە هەیە لە بەغا. یعنی ئەوەی کە ئێمە ئەیبینین لە دوای خولیەکەی پەرلەمانی عێراقیەوە تاوەکو ئێستا بەڕاستیەکەی نامانێ ڕەشبین بین و ناشمانەوە ئیشەکەی ئەوان ینی بە خراپ دابنین، بەڵام ئەبینین کە ئاستی لێهاتوویی و توانای نوێنەرانی کورد لە بەغدا هەر لەگەڵ خولەکانە لەگەڵ بەرزبوونەوەی ژماری خولەکانە ئاستی لێهاتووی ئەوانە و دەودە دابەزی و هۆکارەکەشی زۆر تەوان هۆکار زۆر بەڵام دیارترین هۆکار لێرە ئەوەیە کە بەڕاستیەکەی پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەتوانی بڵێن بەبێ جیاوازی تەوان پاکێجێکی یەکگرتوویان نییە بۆ بەهێزکردنی پێگەی هەرێمی کوردستان لە بەغایە. نەبوونی ئەم پاکێجە زرەمان زۆر لێیە. من زۆر یەک پاکێژ نین. بەڵێ من زۆر جا باسم کردووە ئەڵێم ئەگەر جەنابتان بگەڕێنەوە بۆ دەوری مەجلیسی حکوم یاخود بگەڕێنەوە بۆ خولی یەکەمی پەرلەمان کاتێکە دەستور نووسرایەوە ئەبینین کە یەکگرتوویی نخبەی سیاسی کورد ئەو کاتەکە لە بەغا بوون لەسەر و مکوڕبوونیان لەسەر داخوازەکانی خۆیان بووە هۆی ئەوەی کە کۆمەڵێک مافی زۆر بۆ نەتەوەی کورد لە عێراقا دەسەبەر بێ پاش دامەزانی دەوڵەتی عێراقی بە سەدەیەک. بەڵام بوونی ململانەی سیاسی لە نێوان ئەحزابەکانە و تەماعی بەدەستهێنانی پلە و پۆستی زیاتر لە ناو دامەزاوەکانی حکوومەتی عێراقیە ئەمە هەمووی ئەوە بوو بە ئامانجە نەتەوایەتەکانی میلەتی کورد لە بەغایە فرامۆشکرا. ئێمە ئەم کێشەیەمان هەیە. ئەگەر نوێنەرانی کورد ئەم نوێنەرانی کە ئێستا هەڵبژێردراون یاخوا پیرۆزیان بێ ئەچنە بەغا بۆ پاکێجە بیرکەنەوانێک کە کورد نەتەوەیەکە و لە ناو گەلی عێراقی پێگاتێکی سەرەکی گەلی عێراقا و مافەکانی بە دەستور سەلمێنراوە و شەڕی مافەکانیان بێ بێگومان هەنگای باشە بڕن. بەڵام ئەگەر هەر بە هەمان نەمەتی پێشوو بیرکەنەوانێ بێگومان وەزعی کورد لە عێراقا وردە و زیاتر بەرەو خراپی هەنگاوانێ. باش مامۆستا ژیلوان، تۆ وەک توێژەرێکی بواری مێژوو لە ماوەی 30 ساڵی ڕابردوو کورد بۆ خۆی دەسەڵاتێکی خۆڕێبەری هەبووە لە ناوچەکانی خۆیە. ڕاستە تا ساڵی 2023 دەسەڵات لای حکوومەتی عێراقی پێشوو بووە کە پێشووتر بووە کە دەسەڵاتی بەعس و سەدام حوسێن بووە. بەڵام لە 2023 بەدواوە لە مەجلیسی حکومە وەک مامۆستا باسی کرد نوێنەری هەیە لە بەغدا. ئایا نوێنەرانی کورد لە بەغدا لە ڕووی مێژووی و هەڵسەنگاندنێکی شیکاری وردی بۆ بکەین چیان کردووە؟ چی دەستکەوتێکمان بووە؟ سەرەتا بەناوی خۆی گەورە زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ
میوانە بەرزەکە مامۆستا شەماڵ دیارە ئەگەر هەڵسەنگانێکی مێژووی بۆ ئەم فترەی حکومڕانی کوردی بکەین ئەو هیچ لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی وەگەڵە پەروەردەیی لە ڕووی حکومڕانی لە ڕووی دامەزرا کۆمەڵە کەم و کورتی گەورە هەیە ئەمە تەئسیری هەبوو بۆ مەسەلەن بۆ ئادای نوێنەرانی کوردیش کە چوونەتە بەغا ئەمە یەک دوو بڕێن ئەگەر تۆزە بگەڕێنەوە بۆ مێژوو کورد لە وەتای دەوڵەتی عێراق دروست بووە هەتاکو ئەم دەقەیە چەندەها جار بڵین دانووسانی کرۆ لەگەڵ حکومەتەکانی یەک لە دوایەکی عێراقیە هە لە ساڵ 1920ەوە هەتاکو بڵین 2020 ئەگەر ئێمە سێرێکی ئەو دانووسانە بکەین بە عام یعنی ئەگەر سێری بە شێکی وڵێ بە ئەکادیمێنە دانووسان لە پێناوی بەدەستێنانی مافتە بەڵێ نەک بۆمانە خۆی دانووسان چییە لە وزاراوەیەکی سیاسیە بەمانای تۆ شتێک ئەدەیان لە شتێک تەنەزولەکەی بۆی شتێک بەدەستبێنی یا مەسەرەن تۆ هەوڵەدەی بۆی کە مافێ بەدەستبێنی ئەمە بەشێکە لە خەباتی کوردەمەی کردووە کورد ئەمەی کردووە ئەتوانین بڵین بەشێکی کردووە بەڵام بەشێکیشی ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵی هۆکارکەنی کردووە من ئەمێ ئەو بڵم لە ساڵی 1920 تا ئێستا لە وەتای دەوڵەتی عێراق دروست بووە لەبەرەوە ئێمە پێگاتێکی نامتەجانسی یعنی پێگاتێکی عێراق بەعام پێگاتێکی ناچوونیەکە ئێمە کوردین بەشێکین لە قوڵای استراتیژی دەوڵەتی کوردی و کوردستانی بوون عەرەب بەشێکە لە پێگاتی عەرەب لە ناو عەرەبی شا مەسەن شیعە هەیە بەشێک لە پێگاتی شیعە لە ناو سوننا بەشێک لە پێگاتی سوننا اینجا لە ناو ئەمانەشە خۆ دەزانین تایەفەی جۆراوجۆر هەیە مەسەلەن ئەو فەیلەکان هەیە مەسەلەن کاکە هەیە ئێزدی هەیە مەسە عەلی لایە بەشی حەقە هەیە نازانم بەشی مەسیحەکان هەیە لەولاوە کۆمەڵە پێکاتەی تر لە ناو مەسیحەکانە جیا کلدانی هەیە ئەرمەن هەیە ئەم هەموو پێکاتە جیاوازە لە بۆتە یەک دەوڵەتە کە لەسەر دەست ئینگلیزەکان دروستکرا ڕنگدانەوەی هەیە بۆ سەر هەموو بوارە جیاوازەکانی ژیان بۆ سەر بوارە جیاوازەکانی سیاست بۆ سەر دانوستان بۆ سەر ژیانی سیاسی تۆ سەیریگە ئەم هەموو مێژووی عێراق 89 ساڵ تا ئێستا 10 ساڵ نەبووە لەسەر یەک ئاشتی لەم عێراقا بچەسپێ دایمە لە سەردەی مەلەکە بەڵێ مەسەلەن شەڕی بینی کورد و حکومەتی عراقی هەل لە سەردەمی دامەزرانی و سەردەمی مەلیک فەیسەڵە دوای شەڕی ئاشوریەکان و مەسەن حکومەتی عراقی سوپای عراقی دوای دووبارە مەسەن شۆڕشی کوردی لە سەردەمی دوای ساڵی 1950 لە سەردەمی کۆماریە شۆڕشی ئەیلولمان هەیە اینجا شۆڕشی نوێمان هەیە اینجا ساڵی هەشتاکان زەبر و زەنگی بەعسمان هەیە اینجا دوای ساڵی نەوەتەکان لە ساڵی 1990 کە ڕاپەڕین دروست دەبێ بڵێن پێکهاتەی عراق بە زۆر لە زۆرەکان وەگەڵیتر بەر ئەو بوومە لەرزە کە پێوتر ڕاپەڕین چ لە خوارەوە لەلایەن شیعەکانە چ لە سەر لەلایەن کوردەکانەوە دەوڵەتی عراقی تا ڕادێک لەسەر دەستی هاوپەیمانەکان بەسەرکرداتی ئەمریکا لاوازە بێ بەڵام هەر ناڕوخێ ئەم دەوڵەتە واش هەر هەڵۆدا چی بکە هێشتا هەوڵەدا مەسەلەن زاڵ بێتەوە جایەکتر بەسەر عراقا واتە پێکهاتەی ناهۆمۆژینی عراقی وەگەڵێ ناجۆری عراقی وای کردو حکومەتی ئەو حکومەتێکە لە بەغای حکومەکە دایمەن هەوڵدا بەهێز لە ڕێگەی فشاری هێزەوە سەرکوتی ئەم جیاوازیانە بکە ئەمە مشکیلەکەیە لە دەوڵەتی فیدراالیا لە دەوڵەتە فیدراالیەکانی جیهانە بەعام دەوڵەتان ئەو قۆناغی شەڕ و چێشە و مەشاکل هەمیان بڕیوە گەیشتن ئەو قەناعەتی کە فیدراالێت مەسەن باشترین مەسەن جۆر و شێوازی حکومڕانیە لە عالەمە لەبەر بۆیە بینین چیان کردو هاتون هەر بڵێن ویلایەتە و هەر دانیشتوانە و جۆر لە خۆبەڕێوەبەری نیمچە سەربەخۆیان داوەتێ بۆی کە ئەم بێکەوە بژین بۆی کە دەوڵەتەکە یەکگرتو بێ جامە بەس قسەکە چییە ئەم سیاسەتی حکومەتی یەک لە دوایە کە لە بەغا حکمیان کرد بەعام هەوڵیان داوان پێگاتەی لە ڕێگەی فشارەوە سەرکوتکەن نەیهێڵن و هەوڵ بن بەسان دەسڵاتی خۆیان بەسرا بسەپێن ئەو بوو لە ساڵی 1991 بەدوا ئێمە جۆرە لە خۆبەڕێوەبەری وەگەڵی نیمچە سەربەخۆیمان هەبووە هەتا ساڵی 2023 لە 2023 کاتێککە هاوپەیمانان دێن حکومەتی عراقی ئەڕوخێن و کۆتایی بە زۆڵ مستەمی بەعزێنن ئەمە جۆرە لە خۆشی بۆ گەلانی عراقیێنە بە جۆر لە جۆرەکان کورد دەواازەیەکی تری بەڕووی دنیاە بۆ کرایەوە چوو لە دوای ئەو کاتەوە ئیتر کورد وەگەڵێ بوو بە پێگاتێکی سەرەکی لە دامەزرانی حکومەتی عراقیە مەسەلەن بەشە لە ئەندامانی ئەنجومەنی حکمی سەرەتا کورد بوون و هەروەها کورد توانی بووی نەک هەر خۆی بوو بە بەشە لە حکومەتەکە توانی بووی بینی سونە و شیعەش کە کێشەی هەبوو زۆرجا کورد لێکی نزیکردنەوە کۆبوونەوەکان لە دوکان و لە سەی ڕەش ئەکرا مەسەلەن کۆبوونەکانی نێوان شیعە و ئەو پێگاتە ناچوونیەکەی کە لە عراقا بوو لێرە ئەکرا واتە کورد دەورێکی سەرەکی هەبووە بەڵام ئایا تا چەند سەرکەوتووە لە دانوستانەکان لەگەڵ حکومەتی دوای ئەنجومەنی حکم ئەوە ئەتوانین بڵین لە بەشێکا سەرکەوتوو بووە کە پەیوەندی یەکەم بە ئەوە بووە پێگاتەی سونە لە سەرەتایە
ئەزانین کە بایکۆتی هەڵبژاردنیان کرد و لەناو حکومان زۆر بەهێز نەبوون و شیعە بۆی کە حکمی عێراق و خۆی بێنێتەوە تەنازولکە بۆ کورد لە کۆمەڵێ مادەی دەستوریە لە کۆمەڵێ مەسەرەن بودجە لە کۆمەڵێ مەسەرەی سیاسیە و هەروها لە کۆمەڵێشتی دەستکەوتە بۆی ئەمە هۆکارێک هۆکاری دومی ئەوەیە ئەمریکاش فشاری مەسەرەن لە حکومەتی عێراق کرد ئەو کاتەمەوان لەبیر نەچێت تا عێراق لەژێر دەستی حکومەتی ئەمریکا و مەسەرەن کە پۆڵ بنیمەر وەکو بەڕێوەبەری عێراق ئەو کاتە چاوی لێکرا فشاری لە عێراق کرد بۆ یە کورد زۆری لەسەر دەستی حکومەتێک لە دوایەکانی عێراق چەشتووە ناچارێکردن دەستکەوت بدەن دەستکەوتی وەکو مادەی 140 مەسەن دەستکەوتی بودجە کاکاتە مەسەن ماگ لە سا 7 و لە سا 12 و تر ئەو ژمارەە ئەتوان کەسی ئەمانە نەماما مۆساژیلوان ینی ئەمانە هەرچەند ساڵێکی سەرەتا بوو جەختی لێکرد من ئەمەوێ ئەو فاریقە و جیاوازی چییە ینی سەرەتا دەستکەوتی کۆمەڵێک پلە و پۆستی سیادی گەورە و دەستکەوتی قانونی و استراتیژی دەستکەوت وەکو مادەی 140 تۆ باسکرد بەس ئەمە بۆ نەماو لەم دوایە بوو بە بەرژەوەندی پەیوەندی بە کۆمەڵە هۆکارەوە یەکەم ئەوەیە کورد لە سەرەتا بەهێز باسی هۆکارەکانم کرد یەکەم ئەمریکا پشتگیری کردووەم هەروەها ئەبێ ئەومان لەبیر نەچێت کە حکومەتی عێراقی لاواز بوو شەڕی تایەفی لە بەغا هەبوو نە ئەپەرژانە سەرەوەی کەوایە گرت و بندژی کورد هەڵوێز بنوێنن و پەرلەمانی عێراقیش ژماری ئەندامەکانی کورتیایە زۆر بوو یان لە چاو ژماری ئەندامانی پەرلەمانی عێراق کورد زۆر بوو و هەروەها ئەوەشمان بیر نەچێت بەڕاستی بەشێک لە چاکی ئەمە ژەگەرێتەوە بۆ قیادەی کوردی بەتایبەت خوا خوژبان جنابی مامجلال کە لەگەڵ کاگنەشوران ئەو گروپەی کە دەستوریان نووسیەوە ئەوانە دەوریان هەبوو کە ئەم مادە و ئەم کۆمەڵێ دەستکەوتە لە ناو دەستورا بچەسبێن ئەمە بەشێکێتی و بەشێکی تریشی پەیوەندی بەوە هەیە ئێمە سەرەتا نوێنەرانی کورد کە ئەچوونە بەغا مەسەرەن زیاتر جەختکردنەوە لەسەر مافی نەتەوەیی مەسەرەن چەسپاندنی مادەی 140 دەستور جێگیر کرێت لە ناو بڵێن بودجە جێگیر کرد لە ناو دەستوری عێراقی و لە ناو بڵێن یاساکانە و هەروەها بەشێکیشی پەیوەندی بەوە هەبوو عەفوو پەیوەندی بەوە هەبوو کورد وەکو باسم کرد وەکو چۆڵی زۆر لە تەنەزولی بۆ ئەکرا بۆی کە حکومەتەکە وردۆرە جێگیر ببێ بەڵام کاتێک کە جێگیر بوو حکومەتی عێراقی جێگیر بوو ئەبین اینجا شیعە و سونە لەسەر هەموو دەستکەوتەکانی کورد ئەبوونە تەرەفێک کورد لە بەرامبەر تەرەفێک ئەمە پەیوەندی بە گۆڕانی هاوچەشەی هێزەکانەوە هەیە بەڵێ سوپاس مامۆستا شەماڵەوەی مامۆستا باسی کرد یعنی لە ڕابردووە باسی هەندێک کەسایەتی کرد قیادەی کورد کە لە بەغا بوون ڕۆڵیان هەبوو لە دەستکەوتا بۆ هەرێمی کوردستانیا بۆ کورد لە بەغا بەڵام دوای ئەوە ئەمە نامێنێ بە تایبەتی ئێستا کێشمێکی زۆرەیە لە نێوان کورد لەو لەنەوە پێکاتە جیاوازەکانی عێراق یا مەزهەبەکان تایبەتی لە ناو ماڵی شیعەشە هەندێکیان هەر دەنگێکی ئۆتۆیان نێناوە هەندێکیان ژمارەیەکی زۆر کورسییان هێناوە بە دەنگی ڕەها ئایا لەناو ئەم فەوزا و لەناو ئەم کێشمەی ماڵی شیعی و یاخود عەرەبەکانە لە بەغدا کورد چی دەسەکەوێت کورد ئەتوانێت هیچ داکۆچیەک لە مافی خۆی کە هەروەکو تۆ لە وەڵامەکانی پێشترا وتێت بە درێژایی خولەکان هەتاوەکو بەرەو سەرەوە چووین کورد پاشەکشەی کرۆ هاتۆتە دەوە لە داخوازی ماف و دەستکەوتەکانی ئوستاز دەست خۆش وڵای من پرسیارێکی جوانە ڕژانەوەی مەبەستەی مفاوەزاتەکە ئەگەر ڕێم بێ کۆمنتێکی بچووکی لەسەرێم اینجا جوابی ئەو وڵامی جامەتەیەمەوانە زانی چۆن مامۆستاگیان مفاوەزاکردن هەم هونەرە هەم عیلمە هەم زانستە هەم هونەریشە بەداخەوە قیادەی سیاسی کورد ئەوائیلەکان ناڵێم ئابایی دامەزرێنەرانی ئەقلیمی کوردستان ناڵێم بەڵام ئێستا قیادەی سیاسی کورد وا بیر ناکاتەوانێت کە ئیستیعانە بە کۆمەڵێک خەڵکی خەبیر کە کاکە دامەزراوە هەیە خەبیرە وستاز دامەزراوە هەیە خەبیرە لەوەیە کە بڵێن تەکتیکی مفاوەزاتەکانە بۆ ڕێگەخا یەکێک لەو شتانی کە هەمانە مەستەن لە مفاوەزاتە ئەوەیە کە تۆ خاڵێک دەستنیشانەکەیت ئێستادا دنیا تەنازوی تیا بکەیت پێم بڵێ چ وەفدێکی کوردی ئەوانەی کە دانوستانیان کردووە بۆ پێکەنانی حکوومەتی عێراقی کاتێک کە چوونەتە عێراق ئەو خاڵیان هەبووە یەکێکی تر لە تەکتیکەکانی مفاوەزاتکردن بریتە لەوەی کە تۆ کێشەکان ئەینی فەڵەستین و ئیسرائیل کێشەکان بەشەکەی پاشان هەر بەشیان بۆ لە کاتی خۆیان بە پاکێجێک شارە سەرەکەی کێشەی ئێمە لەگەڵ عێراقا کێشەی خاکە کێشەی با بڵێن کێشەی نەتەوایەتیمان هەیە کێشەی باسی پێشمەرگەمان هەیە کێشەی داراییمان هەیە کێشەی سنوورمان هەیە یعنی ئەم کێشانە پێم بڵێ ئایا وەفدی کوردی کردوەتی بە پاکێج
وخەڵکی خەبیری بۆیە ناوە کە فعلا بەدیلەکان بخاتە بەردەم نخبەی سیاسی کوردی کاتێک ئاچن لە بەغا مفاوزاتەکەن نایبینم هەست ناکەم کەواتە یعنی ئێمە کاتێک کە باسی مفاوزات ئەکەین کاتێک کە جناب فەرموود لە سەرەتای بەرنامەکەیەوەتە کورد لە ساحەکەی لە ساحی شەڕابراوەیە بەڵام لە سەر مێزی گفتوگۆ دۆڕاوە هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە بەڕاستیەکەی هەڵا خەفەتە بەڕاستی ئێمە خەمێکی زۆر گەورەیە بەڕاستیەکەی ئێمە وەکو کورد وەکو ئەم نەتەوەی کە لەم عێراقەیە ئەژین ینی شتێکمان نییە بە ناوی هونەری مفاوزاتکردن مفاوزات ئەحزابێکە حکومە نایکە ئەمە خاڵێکن جاوی پرسەکە جەنابێ ئێمە معلومە کە ئێستا ینی لە عێراقا دوو هێزی سەرەکی مقتەدا سەدر لەگەڵ مالکی کە ئێستا بە 4 کورسی وەزامە دەوە کورسەکانی زیاکە مالکی ئەوەی هاوپەیمانەکەی لەم نێوەندەیە بەڕاستیەکەی کورد حەق نییە بێ بە تەرەف خۆی نەکا بە لایەنگیری لایەنێک ئەمە مەترسی هەیە چونکە احتیمالە سبەینێ وەکو چۆن کە تەشکیلی حکومەتەکانی عێراقی کراوە لە کاتی حەیدر عەبادیە لەوانەیە مالکی تەشکیل حکومەتەکە بکە بەڵام ئەم کێشەیە پەیوەندی بە ماڵی شیعە خۆیەوە هەیە و بەڕاستیەکەی کێشەیەکی جەوهەری نییە من هەز ناکەم کە ئەمە کێشەیەکی جەوهەری بێ لەما بینی لایەنە شیعەکانی عێراق لەما بینی سەدر و مالکی و نازام کێوکێ ئەمە کێشەیەکی جەوهەری نییە کێشەی عەقاید نییە بەڵکو کێشەی یعنی ڕوئیای ئەوانە بۆ تەشکیلی حکومەت عێراقی ئەمە ئەکرێ بگەنە باشە ئەگەر کورد لە پێناوی ئەوە کە مالکیکی زۆرینەیەکی یا کورسی باشی هەبێ و بەڵێنی پێ بدا کە ئەگەر داخوازیی نەتەوەی و نیشتیمانی و استراتیژی هەبێ لە بەرامبەر هاوپەیمانێتیەکە دروستکە بۆ خراپەکە ئەگەر هاوپەیمانی بکە یعنی بۆ زەرەرەکە خراپ نییە بەس ئەڵێن هەتاوەکو ئەگەنە ئەوەی کە ئەوان خۆیان یەک سافکەنەوەوانێت نەبی بە تەڵەف بۆی لایەک بەهێزکە لەسەر ئاسی لایەکی تر بۆ چونکە بەڕاستێکی ئێمە با نەبینە ئەلقەشڕە نەبینە ئەو چڵە پوشەی کە ئاچتە سەر میزانەکە بەلایەکی ترا بیشکێنێتەوانێ ئیشمان پێ نییە دوای ڕێکمان پێوێن ئەمان سووتیان پرسیارێکی تر بە پێچەوانەوە پێ دوانیە ئەوان تاوەکو گەرچی بەرژەوەندی خۆشیانی تیاابێ و هەندێک بەڵێن بن بە کورد بەڵام لە کۆی داخوازیەکانەیە لە کۆی ڕوبەڕووبوونەوە گفتوگۆکانە بەرامبەر بە قەزەیە کە کورد داوای بکات لە عێراقا هەمویان یەک دەنگەون بۆ ڕەتکردنەوەی عەرەب مەبەسم هەم عەرەب وەک عەرەب هەم سوننە و هەم شیعەکانیش کێشەکە لەوایە کە ینی تۆ ئێمە لە عێراقا تەعامل لەگەڵ عەقڵیەتێکاکەین ئەم عەقڵیەتە بەڕاستیەکەی یعنی بەڵێنی نییە متمانەی نییە ئێمە لە 2023ەوە هەتاوەکو ئێستا تۆ لەگەڵ ئەم حکوومەتێک لە دوایەکانی عێراقا بەڕاستێکی مەمەڵاکەی ئەمانە بەڵێنیان ناوە پاشگەزبوونەتەوانێت بەڵێنیان ناوە پاشگەزبوونەتەوانێت بەڵام یەکێک لەو لەشتانی کە زەرورە بەڕاستێکی ئێمە لێرە باسیکەین ئەوەیە کە کوردیش بەڕاستیەکەی نازانێت مافەکانی خۆی لە وەسیقەیەکی نیشتیمانیا بچەسپێنێت ئەزانی ماگنەکاتا هەیە لە 1200ەکانە 1215 لە بەریتانیا ئیمزاکراوە لە مابینی لۆردەکان لەگەڵ مەلیکی پەیمانی مەزن ئەمە هەتا ئێستا وەسیقەی ماوە مۆری هەمووشانی پێوەیە پێم بڵێ کامە ئیتفاقی بینی ئەحزابە سیاسەکانی کوردستان حکومەتی کوردستان من باز لە ئەحزابی سیاسی ناکەم باز لە حکومەتی هەرێمی کوردستانەکەم چکە بەڕاستەکەی ئەم نوێنەرانە کە ئاچنە بەغا نوێنەری تەواوی گەلی عێراقن بەڵام نمایندەی گەلی کوردن لە ناو پەرلەمانی عێراقیە باش پێم بڵێ کامەتا حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا کارێکی کردووە بۆ بە ئەرشیفکردنی ئەو پەیماننامانەی کە لەگەڵ حکوومەتی عێراقیە واژەی کردووە کێشەکە ئێمە ئەوەیە کار چیە نایکە کێشەکە ئەوەیە کە ئێمە لەگەڵ ئێمە بە عەقڵەتی حیزبی دەکەینەوە نەک بە عەقڵەتی مؤسسات و دەوڵەت ئەوە کێشەکەیە ئەگەر ئێمە بە عەقڵەتی دەوڵەت بیرکەینەوە ینی ئێستا بری ئەسا خۆزگا بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جەرگی سەرۆکی هەرێمی کوردستان ینی لیژنەیەکی مفاوزاتیان دابنایە بەدەر لە پارتی وەکێتی بەڵام خەڵکی مستەقیل خەڵکی باش خەڵکی زیرەک لە ئاسێکی بەرزی نیشتیمانی ئەمانە بچونیان مفاوزاتیان کردایە بۆ چەسپاندنی مافەکانی کورد ئەوان بات ناتوانێت دەگاکەیان پاکەجەمان پێ حکوومەتی عێراقی بڕای بەمەی هێناوە حکوومەتی هەرێمی کوردستان تو ئەڵیچی ئەچێتە مفاوزات لەگەڵ ناخۆ ناچی کاتە ئەکرێ بڵێن بەرژەوەندی حیزبی و هەرکەس بۆ خۆی ڕایەکێشێ ناهێڵێ کۆی هێزە سیاسیەکان بە پاکێژێ بە یەکەوە بەڵێ فعلا بەتەکید ئەو کێشەکەیە ئێمە لە عێراق ئەو کێشەکەمانە و ئەو کێشەش بەڕاستەکەی ئێمە ئەو لەعنەتەیە کە تووشی ملەتی کورد بوو هەر لە سەرتاوە لە 1920ەکانەوە کاتێکە شەح مەحموود مەلەکەتی ڕاگەیاندووە لەو کاتەوە ئەمە لەگەڵ ئێمە هاتووە هەتاوەکو ئێستا و ئەگەر عەقڵێتی خۆمان نەگۆڕین نەچین بەرەو موەسسەسات ئەمە هەڵەمێنێ
باش هیوادارم بمێنێت مامۆستا ژیلوان کاتێ لاپەڕەکانی مێژووی کورد هەڵەیەینەوە تۆ بزانم پسپۆڕێکەشی هەر بەشێکی توێژینەوەکانت لەسەر بەشێک لە هێزە چەپەکان و منبلانەی ئایدۆلۆژی و حیزبیە لە عێراقا بە تایبەتی ئەوەی حیزبی شوعی عێراق و یا بڵێن کوردستان و حکوومەتی عێراق بەشێک لەو مەجالایی شەکەیت بە بڕوای تۆ کێشمەکێشمی ناوخۆیی و یەکتر ڕەتکردنەوە و تەصفی حساباتی سیاسی یەکتر وای نەکردووە کورد ئەو هێز و پێزەی نەبێ وەکەوەی مامۆستا شەماڵ گلەی یەکا دەڵێ کورد تا ئێستا نەیتوانیوە پاکێجێکی بەهێز بچێتە بەغدا ئەوە نییە هۆکارەکە دڵنیایی یەکێک لە هۆکارەکانی لاوازی مفاوەزاتی کورد لەگەڵ حکوومەتێک لە دوایەکانی عراق تا ئێستاژەوەی مەسەرەن وەکو مامۆستاش ئاماژەی پێدا یەکەمەوە هیچ لوژنەیەکی ینی وەگەڵێ نیشتیمانی لەسەر ئاستی هەموو ئەحزاب کە مافەنەتەوەیەکان بکات بە یەک پاکێج لە بەغا یا مەسەرەن لە مفاوەزاتە ئەبێت چی هەبێ بێت لیژنێکی تایبەت یەکگرتو و هەتا کۆتای هەرو لیژنێ بێ کاک نوێشوان کاتێک لە یادداشتەکانە باس لە مفاوەزاتی ساڵی 1970 بینی یەکێتی نیشتیمانی و حکوومەتی باسەکایش لە کەمکورتەکان ئەوەیە ئەڵێ زوو ئەم لیژنانە ئەگۆڕان ئەڵێ لیژنەیەک کە ئەچوو نێزانی پێشتر چی باس کراوە یعنی مەسەن کۆمەڵێ داواکاری باس بە کورتی ئاگار لە یەکتر نەبوو و پێشتری لە سەردەمی شۆڕشی ئەلولا و پێش ئەوەش لە سەردەمی مەسەن شێخ مەحموود کە مامۆستا ئاماژەی هەر ئەمە بۆ هۆکارەکە لیژنەیەکی مستەقیلی وەگەڵێ نیشتیمانی سربەخۆ لە هەموو دەستگاکان ئەم لیژنێتە تایبەتە بە مفاوەزات هیچ کارێکی تری نیەتە نام مفاوەزات نەبێ و هەروەها وەرەقەیەکی مفاوەزات ئایا داواکارەکانی تۆ لە چی نایەتە خوارەوە یەک دوو سێ چوار لەم چوار داواکار ناینە خوارەوە لەسەر ئەو گفتوگۆکەین بۆ نمونە ئەگەر لیژنەی دانستانی کورد لە هەموو حزابەکان پێک بێ ئەمە یەک دووش و ئەو وردە حساباتان نەکا لەسەر دەستکەوتی حیزبی و ئەوانە حسابات لەسەر دەستکەوتی نەتەوەی بێ بۆ نمونە بڵێن ئێمە ئەگەر کاتێ دینە حکوومەتی عراقی و حکوومەتی عراقی لەگە ئەولانە تشکیل دەکەین کە مادەی 140 بۆ نمونە لە ماوەی 3 ساڵە جێبەجێکە بۆ نمونە و لە ماوەی مەسەن ساڵێکا بودجێ پێشمەرگە بنێرە و لە ماوەی ساڵێکا مەسەن یاسای بودجە تەطبیق بکە و هەروەها یەکێکتر لە هۆکارەکان کە هۆکارێکی مێژوو کردە بەداخەوە ینی ئەوەیە بەردەوام ناوماڵی کورد ناڕێک بووە لە هیچ سەردەمێکە مەسەن دوای 2023 فترێک تا 2010 تا 2012 ناوماڵی کورد ڕێک بوو بۆ لەگەڵ بەغایە کورد بەیەک پاکێج سەیری حیزبە کوردەکانی کرد بەیەک پاکێج سەیری هەموو نافێنەتەوەکانی کرد ئەوە حساب هێشتا قۆناغی شۆڕژ بوو هێشتا قۆناغی مەسەنەوە حساب قۆناغی شۆڕژگەری ئەوانەیە ئەمە یەکێکە لە کەمە کورتەکان یعنی بەیەک پاکێج سیرێکرا بەڵام دواتر بینی کاتە حیزبەکان لێک زیاد دەستکەوتی تێکەوت دەستکەوتی تێکەوت وەستە شەڕ لەسەر ئەو بوو کام دەستکەوت بۆ کام حیزبێک کام پۆست بۆ کام حیزب ئەمە گرفتێکە یەکێکتر لە گرفتەکان ئەوی ژەر گرفتی سایکۆلۆژیە لای نەتەوەی کورد بەداخەوە ینی ئەو گرفتێکی نەفسیە کە مەسەن هەر حیزب و خۆی پێڕەوایە خۆی پێڕەوایە وەکو کورد پەروەرترین حیزب لە ناو بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردە پێی وایە هەرە بێ ئەم چێ گفتوگۆ بکە هەرە بێ ئەم عەرەب حساب بۆ ئەمکە ئەمە یەکێک لە گرفتەکان کە ناوماڵی کوردی ناڕێک کردووە ئەمە بەدەرنەوەی بە تایبەتی لە دوای ساڵی 2007ەوە لە دوای ڕیفراندۆم و ئێمە جۆرە لە لاوازی لە ناوماڵی کورد لە ناو پشگیری نێودەوڵەتی بۆ کورد لە ناو پشگیری ئیقلیمی بۆ کورد ئەبینین بەداخەوە ینی یەکێک لەو هۆکارانەی کە پێگەی کوردی لاواز کرد لە عێراق ئەتوانین بڵین بە گوێنەکردنی ئەو وەسێت و ئەو هینانەی بوو کە ئەمریکا گەدای بە سەرگادی کورد وتی هین بکەن مفاوەزات بکەن بەردەوام بن لە دانوستان تکایە ریفراندۆم مەکەن مەسەرەن ئێمە ئەتوانین لە ماوەی ساڵێکە ئەوگەوەی تیلرسۆن پێم وایە نامەیەکی بەڵێ نامەیەکی نارد ئەوەکەوە لە ماوەی ساڵێکە ئێمە ئەتوانین ئەو دەستکەوتاندان بۆ جێبەجێکەین لەگەڵ عێراقا ئەو کاتە فشاری ئەمریکا لەسەر عێراق زۆرترە بوو لە سەلایەنەکان بۆی کە مافەکانی کورد باشتر بدا باش سوپاس مامۆستا بەردەوامە بین با من ناوبڕێ وەربگرم دوای ناوبڕەکە بەردەوام بیت بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرم و دەگەڕێمە وڵات دووبارە سڵاو مامۆستا بەشێک لە وەڵامەکانت مابوو بەر لە ناوبڕەکە ویستت تەواوی بکەی ئێمە باسی ئەوەمان کرد کە یعنی باسی ناکۆکی ناوخۆمان کرد و باسی ئەو فاکتەرانەمان کردوە ئەو پاساوانەت کرد بەڕێزت کە دراوە بەدەستەوە بۆ ئەوەی کورد خاوەنی کارتێکی بەهێز نەوێ بۆ داخوازیەکانی بەڵێ سەرڕای ئەو هۆکارانەی کە باسمان کرد هۆکارێکی تر ئەوەیە کە بەڕاستی لەم دوایە قیادیە کوردەکان ینی ئەوەندە لەسەر ئاستی ئەلامی ینی بێمتمانە لەناو خۆیان دروست کرد بەتابەت لە کاتی ڕیکلاماتی هەڵبژاردنا زۆر جار بێمتمانەی دروست دەکرێت دوای ماوەیەکی پێچێت تا ئەم بێمتمانەیە چاکرێتەوە
و ئێمە ئەبێ ئەومان لەبەر چاو بێ عێراق مەسەن کورد کەمینەیە لە عێراق بڵین نەتەوەیەکە لە چاو عەرەبا کەمە بەڵام ئێمە کە ئەچینە بەغا کە دانوستانەکەی نابێ ئێمە بۆ کورسیانی خۆمان دانوستان بکەین مەسەڵەن بڵین کورد ئێستا لەخوا بەزیاوە 63 کورسی پێم وایە هەیە لە ئەمجارە لە پەرلەمانە ئێمە بۆ 63 کورسیە ئێمە ناتوانین بەرەنگاری ئەو هەموو کورسی تری پەرلەمان بینەوە 329 کورسی تر ئەگەر کوردەکە لێ دەرکەی ئێمە بەڕۆڕان بینەوە ئەبێ چی بکەین بە دانوستان چۆن نەکرێ بەو مەرجانەکە باسمان کرد یەکەم لیژنەیەکی تایبەت لەسەر ئاسیام و ئەحزابێک بێ دووەم ئەم لیژنەیە پاکێجێکی پێبێ و مەسەن وەگەڵێ بەڵگەنامەیەکی هەبێ لەسەر ئەم بەڵگەنامەیە کارکە بڕوای تۆ ئەگەر بە کورتی بۆی بڕۆمەوە لای مامۆستا شەماڵ پاکێجەکە پێویستە ئێستا لەم قۆناغە تازە جەخت لە چی بکاتەوە سەردەمی نکولی نەتەوەی و چەسانەوەی نەتەوەی و نکولی لە زمان و ئەمانە نەماوە کۆتایی پێهاتووە ئێستا مۆدێلێکی تازەی شێوازی سیستەمی بەڕێوەبردن و حکومڕانی وە دەستکەوتنی مافەیەکە لە هەموو دنیا خۆتە زانی پێدراوەکانی دیموکراسی و مافی مرۆڤ و بیر و ڕای جیاواز و بەرژەوەندی هاوبەش و ئەمانە لە ئارایە ئەو پاکێژەیە ئەو دۆسەیە کە تۆ باسیەکەیت ئەبێت چیتیان نووسرابێت لەم قۆناغە تازە کە خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق یەکێ لەو داواکاریگە کورد هەیە بە پێویستە قسەکردن و گفتوگۆ بێت لەسەر ناوچە دابڕێنراوەکان ئەمە زۆر میهمە لەبەر ئەو ناوچانە لە چەند ساڵی ڕابردووە بەسوێ بگەڕێنەوە بۆ مادەی سەوچە زۆر گرنگە چووکە لەبەر ئەگەرم خولا حل نەکرێت لەواچە خولی داهاتوو حکومەتی عێراقی بەهێزتر ببێ و هەروەها لایانی شیعی و لایانی سونی یەکگرتووتر بن لە بەراوردا دەستور جا ئەمە یەکێک لە گرفتە هەرە گەورەکان کە ئێمە هیوادارین ئەوە نەبێت دەستور هەموار بکرێتەوە بە زۆرینە و کەمینە تێپەڕێنەکە لە ئەوە تۆزە ئەگەرێکی دوورە بەڵام ئەبێ تۆ حسابی بکەیت لە سیاسەتە و هەروەها ئەوەی کە ئەکرێ سیاست هونەری ئەوەیە کە ئەکرێ بەڕاستی نابێت لەسەر فەنتازیا و خاڵدا نامەزرێ بۆ نمونە چی ئەکرێ لە توانرێت بودجە قانونی بودجە لە ناو مەسەلەن ناو قانونی بودجە کە ئێستا هەیە مافی کورد پشکی کورد بچەسپێنرێ وهروەها دەستکەوتەکان ئەوانی کە بەدەستهاتوون بپارێزرێ و مافەکانی کورد لە پۆستەکانیشە بپارێزرێ یعنی ئەمە ڕاستە ئێمە ئەڵین پۆست گرنگ نییە و مافی نەتەوەی گرنگ بەڵام لە هەمان کە ئەگەر پۆست لە بەغا نەبێ پێگێکی بەهێزت نەبێ و ئەم پێگە بەهێزا هاوکاری مفاوەزات نەبێ ناتوانانی شت بەدەستبێنی بۆ نمونە ئەگەر سەرۆکومار درایەوە بە کورد کە ئەگەرێکی بەهێزە کە هەر بۆ کورد دەبێت چوو پێگاتەی عراقی وایە و هەروە ئەگەر مەسەن جێگەی سەرۆکی پەرلەمان کورد بێ کۆمەڵێ لوجان و وەزیر کورد بن ئەمانش پێویستە بەڕاستی تەجاوزی کۆمەڵی خاڵی وەگەڵێ حیزبی بکەن لەوێ پشتگیری ئەم مفاوەزەتە بن بۆی کە ئەو دەستکەوتە نەتەوەی و ئابووریانەی کە هەیە مەسەن ئێمە کێشەی چیمانە کێشەی بودجەمان هەیە کێشەی خاکمان هەیە لە ئێستا کێشەی زمانمان نییە مەسەلەن بۆ نمونە ئێمە کێشەی پێشمەرگەمان هەیە تا ئێستا مەسەلەن پشکی پێشمەرگە لەناو وەزارەتی بەرگری عێراقیە وەکو بودجە وەکو دامەزراند ئەنجا بەدەرەوەش پشکی لە دامەزراوەکانە بەتاوێت دامەزراوی سەربازی کە بەداخەوە لە دوای 2007ەوە ڕێژەی کورد لەناو سوپای عێراقیەکەم بۆتەوە کە پێویست ئەو ڕێژەیە جارێکتر بەرزکردەوە بۆی کە هیچ کات ئەم سوپایە نەبێتە مای مەترسی بۆ کورد نەبێتە مای مەترسی بۆی کە بەهێز بێ و کورد لێ بترسێت مامۆستا شەماڵ ببوورە لەوانەیە کاتەکەت کەمتر بوو بەڵام ئێستا بوارێت پێدەم قسە بکەی ئەمەوێ ڕای تۆ بزانم بۆ بینەران لەسەر بەهێزی و لاوازی یا بڵین ناوخۆی ماڵی کورد ئایا بۆ خۆی ئابم شوێ مامۆستا ژیلوان باسی لە مەسەلەی سەرۆک کۆمار کرد ئێستا دەنگۆیەکەیە کە بۆ نمونە لەوانەیە ململانەیەکی تری ناوخۆ لە نێوان یەکێتی و پارتیا دروست بێ لەسەر سەرۆک کۆمار ئایا لە پارتی بێ یاخود لە یەکێتی بێ ئایا بۆ خۆی ئەمەش نابێتە فاکتەرێکی تر بۆ لاوازکردنی پێگەی کورد لە بەغا و لاوازی داخوازیەکانیان کە وەکو پێویست دەچێتە پێشەوە واللهی من ئەمێ لەوە دەست پێ بکەم کە یعنی بەڕاستەکەی ئەگەر نوێنەرانی کورد باش بشە نام مفاوەزاتەوانێ ئێستا ئێمە لە بەغا 63 پەرلەمانتەرمان هەیە باشە ئەم 63 پەرلەمانتارە بە نیسبە و تەناسوب ئەکاتە نزیک لە 122 گەلی عێراق ئەمە لە کاتێکە کە لە 141 خەڵکی چۆ بە دەنگان واتە یەکەم شت کە مامۆستا باسیەوە چی بکەن یەکەم شت کە پێویستە لەسەر نوێنەرانی کورد ئەوەیە کە بەشە بودجێ هەرێمی کوردستان بەرزکەنەوانێ پێخۆ وایە فعلا چکە تۆ ینی پێشتر ئەگەر نیسبەکە و کەم بۆ لە ساحەبە بۆ ئێستا بە پێی پەرلەمانتارەکانە بێ لە 22 گەلی عێراق پێگەێنیت لە 12 شتێنێ ئەمە خاڵێکی تریان ئەوەیە کە ینی ئێمە زۆر باسی وەکە ناخۆیەکانمان کرد ئوستاس زۆر باسی ئەومان کرد کە
ینی ماڵی کورد پەرتەوازەیە وە کورد بەیەکەوە ڕێناکەون وە کێشەی ینی بەرژەوەندەکانیان جیاوازە ئەمە نەخۆشی بەڵام مێژووی کووردە بەڵام نەخۆشیە ئەزەکەم هەمیشە لەناو کەلتوری سیاسی کووردا مەحزوریە بوو ڕاستە بەڵام ئێمە ئەوەشمان بیر نەچێ کە یعنی هەموو ئەو هێزە سیاسیانەی کە لە عێراق هەیە بەعام بە شێوەیە شێوەکان کارتێکرا بۆ گۆڕانکارانی کە لەسەر ئاستی هەرێم و لەسەر ئاسی هەرێماتی و ئاسی نێدڵەتی ڕۆیان بە من یعنی لەژێر کارکردی گۆڕانکاریەکانە بەڵێ نمونەیەک ئێستا تاوان ئێستا ئیسرائیل نزیکی هەفتە فڕۆکی جەنگی نردە بۆ ئیمارات لێ مانۆڵێکی سەربازیەکەن لە بەرامبەرە ئێران یەک سڕب ساوارڕی بالیسی نردۆ بۆ سووریا ئەمە حاڵی کەسا بڵۆکراوەتوانێت لە ڕۆژنامەکانە کەواتە ببارێن نەمانەوێت ئەم حەدەسە کار لە پێگەیانی حکومەت عێراقیەکات کار لە پێگەی هەرێمی کوردستانەکات کار لە پێگەی کوردەکە لە عێراق کار لە هەموویەکە ممکن نیە چکە بەڕاستەکەی یعنی ئەو حکومەتانی کە لە عێراقدا ئەمەزرێن ئێمە پێمان باش و پێمان خراپ بێ قەنەعەتی پێبێنین یان نا بە شێوەیەک لە شێوەکان لەگای هێزە نێودەوڵەتیەکانەوە جا لەسەر ئاستی ناوچەکەیە بێ بە ئێران و تورکیا و سعودیە و ئەردەن و ئەمانە لەسەر ئاستی دەوڵەتی بێ بە تورکیا و بە بورە بە ئەمریکا و بە رووسیا و بە فەڕەنسا و بە بەریتانیا کاران تێکرێ ینی کارگەری هەیە بە سەریانەوە ئەی مامۆسا جیاواز لەمانە ئێمە شتێکی کەشمان باس کرد ئەگەر تۆ بۆ خۆت پاکێجێکی بەهێزت هەبێ یعنی ئەو فاکتەرانە هەر بۆ خۆیان کاریگەریان نەبێت یاڵی ڕۆڵیان نەمێنێت ڕۆلیان ئەمێنێ بەڵام ئەو کاریگەریە نەگەتیفە زۆریان نابێ وەکو ئێستا هەیە چونکە بەڕاستەکەی ینی هەموو شتێک پەیوەندی بە ئیرادەوە هەیە ئەوەی کە میلە زیینۆکاتەوە ئیرادەیە ئەگە ئیرادە نەبووە غاندی نێتوانانی بە پەشتەماڵێکەوە و بە ڕۆژوبوونی خۆی بەریتانیا عوزما لە هەندستان کاتە دەروانێ ئەگە ئیرادە نەبووایە ماندێلا نێتوانی بەرگی ئازابەکانی ناو زیندانی باشووری ئەفریقیا بگرێ و بێتە دەرەوان بێ بەسەر و کۆمان ئەگەر ئیرادە نەبووایە سوارتۆ ئەمەی مالیزیا مەهاتیر محەممەد نێتوانی وڵاتێک کە لە تەمەی 90 ساڵیە وڵاتێک کە غەرق بوو جارێکتی غەرق بوو لە گەندەڵیە هەڵی سێنە تۆ بیکات بەیەکی وڵاتەکانی جیان کەواتە یعنی بەڵێ دەوری هەیە بەڵام یەکگرتووی خۆمان کاریگەریەکانی کەمترەکاتەوانێ باش وەک لە مامۆساشم پرسیانی بە بڕوای تۆ جیاوازی ئەم خولەی پێنجەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ کورد لەگەڵ خولەکانی ترە چی ینی چی شتێکی تازە هەیە پێویستە لە عێراق داوای بکەوە جەختی لەسەر بکاتەوە و مامۆسا ژیلوانیش هەندێکی باس کرد ینی بەڕای تۆکو توێژەرێکی سیاسی چیتر هەیە نەک لەوەی کە داوای بکە بەڵام جیاوازی جەوهری هەیە لە نێوان ئەم خولە و خولەکانی پێشوو خولەکانی پێشوو تەوافقی سیاسی بوو انتخاباتەکە نسبی بوو هەر کەسە بە پێی نسبەی خۆی ئەچۆنا پەرلەمانەوە ئەم جارە انتخابات فەردی بوو ئەغلەبیە بوو و من دڵنیام ئەگەر ئەمە بچێتە سەر ئەمە بەم شێوەی ئێستا بچێتە سەر لە داهاتووە زۆر بڕیار لە ناو پەرلەمانی عێراقیە تێپەڕێنن و دوور نییە دەستوری عێراقی ژایەتە تعدیلکردنەوە لە ڕێگای ژنەکانەوانێ بەڵام بە ئەغلبیش تێپەڕێن باش پێت وایە ناکۆکەکانی ناو ماڵی شیعە عەرەبەکان بۆ خۆیان لە مەرکەز کاریگەری نێگەتیڤێ بێت لەسەر قەزەی خواستەکانی نوێنەرانی کورد لە بەغدا ئەوان کێشیان نییە بەیەک ئوستاس ئەوان ململانەیەک نییە بڵین سڕاعێکی ئەوەندە منافەسیان هەیە بەڵخلوانی وکە هەندێکیان کاریگەری ئەقلیمیان لەسەر بێ لە ناوخوا هەندێک نەتائیجیش هەر قبوڵ دەکەن بەتاکی بەڵام ئوستازگیان ماڵی شیعە و تۆکمەترین پێکهاتە لە عێراقا و باشترین پێکهاتە لە عێراقا کە مەرجەیان هەیە ماڵی شیعەیە شیعە مەرجەی هەیە دڵنیا بە لەوەی کە ئەگە بگاتە ئەندازەیەک بە یەکەوە ڕێنەکەون مەرجاتە داخولەکات و کێشەکان کاتە و بۆچوونانە پێچوانی و بۆچوونانەیە هەندێک لە توێژەرانی سیاسی ئەڵەن لەوانەیە عێراق ئەگەری ئەوە هەیە لەسەر هەندێ نەتائیج و ینی ئەنجامەکان بەدڵی هەندێ نەبووە بگاتە ئاسی شەڕی ناوخۆ سەوە ناکەم بۆ نمونەیەکی زۆر زۆر سادانی هەر دوو شەو ئەو شەوەی کە ئەلانی نەتایجەکانی نهایی کرا هەموو بەخاو گیرەوانە دەیهاتن لە ماڵی مالکی کۆبوونەوانێ هەموو هێزە شیعەکان لە ماڵی جەنابی مالکی کۆبوونەوانە بۆی ببەرەیەک کەواتە ئەوان گەیشتونەتە قەناعەتێک کە کێشەکانی خۆیان بە دانوستان چارەسەرکەن عەجەبە ئایا کورد گەیشتە ئەو قەناعەتەی کە کێشەکانی خۆی بە دانوستان چارەسەرکردنە خودی خۆیان
پرسیاجەوهرێکی کەواتە ئەوان مەزهب فریاد ڕستی هەنایی کورد چییە؟ کورد ئیرادەیەکی فریاد ڕستی ئێمە زانێت چۆنە ئێمە ئەتوانین پەرلەمان بکەین بەمەرجە ئەتوانین حکوومەتی من لەگەڵ دامەزراوەیە لەگەڵ شخصانەیە نیم ینی لەگەڵ ئەوە نیم کە بڵم کەسێک ببێ بە دەمڕاستی هەمومان نه ئێمە دەبێت دامەزراوەیەکمان هەبێ ئەم دامەزراوەی دەمڕاستی هەمومان بێ ئەتوانین پەرلەمان بکەین بە دامەزراوەمان بەڵام پەرلەمانێکی بە قووەت مەبەستی پەرلەمانی کوردستان پەرلەمانی کوردستان بەڵام پەرلەمانێکی بە قووەت ئەکرێ ئێمەش پەرلەمان بێ مەرجەیەکمان مخاتەبی بەغای پێ بکەین بۆ نابێ پەرلەمان پرسەکانی بەغدا توانین بێنی لێرە تاوتێکرێ لە پەرلەمان کوردستان کاکەمە حکوومەتی کوردستان سەرۆکایەتی حکوومەتی هێرێمانەیە سەرۆکایەتی هەرێمانە سەرۆکایەتی حکوومەتی هێرێمانەیە بەڕاستیەکەی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەمان هەیە ئەی بۆ ئەمە نەبێتە بە مەرجەیەکی موسسات بۆ نەبێتە مەرجەیەکی موسسات با من تێبگەم ئیشکالەکە چییە؟ بربەسەکە چییە لە بەردەم پەرلەمانی کوردستانە بەڵام دووباری ئەەکەموانێ پەرلەمانێکی بە قووەت بەڕاستی پەرلەمانی بە قووەت کەسی بە قووە دروستیەکە قسەکەم نازان وازەحە بەدات لەسەی نەڕۆم بەڵێ سوپاس ماوەسا ژیلوان تۆ لە وەڵامی پێشترا باسی فاکتەرێکی سایکۆلۆژیت کرد ئەگەر ئەو سایکۆلۆژی تۆ باست کرد باسی بکەم بۆ ئەوی کە زۆر جار وتراوە لە بەرنامەکانە کورد لە ناو مەدانەکان و گۆڕەپانی جەنگدا سەرکەوتوو براوەیە بەڵام لەسەر مێزی گفتوگۆ دۆڕاوە هۆکارەکە هەر ئەو ئیرادەیە کە مامۆسا شەماڵ باسی کرد یاخود هۆکارێکی تریا پرەنسیپێکی مێژووی هەیە کە ئەمە بسەلمێنێت کە کورد هەرگیز ناتوانێت لەسەر مێزی گفتوگۆ سەرکەوتوو بێ ئایا بە دیوەکەی تریشە نەبوونی سەرکەوتەکە دیسانەوە بگەڕێنەوە بۆ ئەو درزە و کەلێنە گەورانەی کە لە ناوخوا هەیە بەڵێ دیارە وەکو باسم کرد ینی ئەو بە درێژایی ئەم قۆناغەدان وسانەی کە کراون هەر لە سەدەی مەلەکەوە تا ئێستا یەکێ لە هۆکارەکانی مەسەرەن سەرنەگرتنی ئەم گفتوگویانە ئەوە بۆ کە لایەنی کوردی بەهێزتر نەبوو لە عێراق دایما هێز چییە؟ هێز چییە؟ هێز سێ شتیانی مەسێ لایەنیە یەکەم یەکگرتووی ناوخۆی تۆ یەکگرتووبی لە ناوخۆیە ئەمە یەک دوو دامەزراوەکو مامەساوات دامەزراوە گفتوگۆ بکە سێم تۆ داخوازیەکانت مەسەرەن بەشبەشکەی خۆناغبەندی هەبێ ئەوەی پێشتر باس ئەوەی پێشتر ئەم سیانە فاکتەری هێزن لە ئێستاە و بەدەر لەوەش ئەوەیە ینی هۆکارێکی تر ئەوەیە وەکو مامەستا باسی کرد عێراق لەژێر کاریگەری هۆکارەی اقلیمی و هۆکارە نێودەوڵەتیەکان هەیە کێشەکانی بینی ئەمریکا و ئێران کاریگەری لەسەر عێراقی کێشەکانی ئیسرائیل و ئێران کاریگەری لەسەر عێراقیە کێشەکانی بینی تورکیا و وڵاتانی خەلیج لەسەر عێراق کاریگەریە کێشەی بینی مەسەلەن سووریا و حقوق حکومت لەگەڵ ئەمریکا کاریگەری لەسەر عێراق بۆ لەبەرەوەی پێگەی جیۆپۆلیتیکی عێراق بۆ شێوازە هەڵکەوتووە و بەدەرەوەش باسمان کرد لە سەرەتایوتمان عەرەب خۆی بەبەشە لە نەتەوەی عەرەب دەزانێ کورد خۆی بەبەشە لە نەتەوەی کورد دەزانێ مەسیحەکان خۆیان بەبەشە لە نەتەوەی عەفوەن مەسیحیە دەزانن پێکاتەکانیش بە هەمان شێوە ینی ئینتیمای عێراقی بوون نییە لە لای تاکی عێراقی ئەمە مشکلەیە بەڵام کورد دەتوانێت لەم قۆناغا چی بکە ئەو پرسیارەکەیە کورد دەتوانێت یەکەم بە لیژنێکی تایبەت بە کۆمەڵک خەڵکی مختص لە هەموو بوارەکانی سیاسی بیکەم بە پرسیارێکی تر ئەوەی تۆ سیاخە کەمەوە کارتی بەهێزی کورد چییە بۆ دانووساندن لەگەڵ حکوومەتی عێراقی وە ئەو دەستکەوتانەی کە لە چەند تەوەرێکە تۆ مامۆستا شەماڵ باستان کرد کارتی کورد چییە لە ئێستا بەکاریان کارتی هەیە شتێک ناوی کارد بێ شتێک بەڕاستی لە ئێستا وەکو جاران نەما بڵین کارتەگە حکوومەتی کورد نەچێتە ناو حکوومەتی عێراقەوە پێک نەیە ئەوە نەما ئەو سەردەمە تا ڕادێک بەسەر حکوومەت تشکیلە بێت لەواچە وەزیرەکانی بە بەتاڵی بەجێبێڕێ یا مەسەن شوێنی ئەو پەرلەمانتارانە بە خەڵکی تر پڕکرێتەوە بەپێی نیسبە و تەناسوبی ئەو ئینتیخاباتوانە یعنی ئەمە احتیمالە بەڵام لەگەڵەوەشە کارتی بەهێزی کورد یەکگرتووی خۆیەتی بەهێزی خۆیەتی و هەروەها ئەو وەرەقە پاکێجەیە کایبە ببغا ئەمە زۆر میمە لایەکی تریشی بریتێ لەوەی تۆ لەگەڵ چیا دانوستانەکەی جارە چاوەڕێ بکە بە ماڵی شیعەکان ڕێک بێتەوە سونەکان کوتلەی بەهێزی خۆیان پێک بێنن تا ڕادەیەک وەگەڵە شکلی حکوومەتەکە پێک بێ مەسەڵەن تۆ ئەمە تاکیدین کە سەرۆکی پەرلەمان بۆ کوردە تاکیدین سەرۆک وەزیران بۆ شیعەیە ئیتر ئەبێ کورد لەناو خۆیان ڕێکەوەی لەسەر سەرۆک کۆمار دواتر کورد ڕێکەوتنێکی تر بکات لەسەر پشکەکان ئەو پشکانی کە لە خوار باشە شتێکی کە بە پێچەوانەکەشی هەیە هەروکو ئێمە چۆن ئەڵێن ئێمە یەکدەنگین و هەر حیزبەوە پاکێجی خۆیەوە بەخواست و داواکاری خۆیەوە چێتە بەغدا ئایا بە پێچەوانەوەش عەرەبەکان بە سوننە و بە شیعەوە بە کۆی پێکاتە جیاوازەکانەوە ئەوان ئەتوانین بڵێن ئەوان بۆ خۆیان
هێزێکی یەکگرتوون خاوەنی مەلەفێکی سەر تایبەتن بۆ ئەوی کە دیالۆگی لەگەڵ کووردا بێ بکەنیا ئەوانیش بۆ خۆیان پارچە پارچەن و کورد یەکێک لە گرفتەکانی ئەوەیە لە بەغاکە نازانێت لەگەڵ چیا گفتوگۆکاوە لەگەڵ کامیانە کە مەرجەیە لەگەڵ کامیانە کە بێمەرجە ئەمەش هەیە ئەوەش هەیە بەڵام هێزگار بۆ زەقی کورد نییە کوردیچێ لە گرفتەکانمان ئەوەیە مەسەن ئێمە چەند ساڵە خەبات و شۆڕشەکەین ئێستا لەناو هەموو چوار پارچەی کوردستان ئەم پارچەیەمان هەیە تا ڕادێکی بۆتە هیوا و جێئومێدی هەموو کوردی پارچەکانی ترێ بێ بزانیەوە بەدەل لە ڕۆژئاواژ ئێستا باشە بەس ڕۆژئاواژ خۆتان زانجارێ هەر بە شێوەیەکە هێشتا زۆر نەمەیوە ینی وەزەکان بەڵام بۆتە جێئومێدی هەموو کورد ئەم پارچەیە ئێمە گرفتەکەمان لە ئەم پارچەیەشا گرفت هەیە بەڵام عەرەب وانێ دنیای عەرەب سونە مەسەن دەوڵەتانی ئیقلیمی سونە مەزهب پشتگیری لێکەن شیعە ئێران پشتگیریەکە بۆ نمونە و خۆشیان لەناو خوانە وەکو مامۆستا باسیکە ڕاستە ئێساوە لە ڕووکارەوە هەست دەکرێت مامۆستا کێشەی گەورە هەیە لەناو شیعە بە زوانیە ئەوان لەسەر کۆمەڵی خاڵ لەسەر شێوەی پێگاتنی حکومەت لەسەر ئەوەی سەرۆکوەزیران لە چ کوتلەیەک بێ لەسەر ئەوەی ئایا سەرۆکوەزیران چ شەخسێک بێ لەسەر ئەوەی سەرۆکوەزیران ئەولویەتی ئیشەکانی بەچێ لەسەر بەڵام کورد بێکەس و بێ پشتیوان بەڵام کورد بەداخەوە شتێکی نییە بۆ کومەرجع ئێمە هیوادارین هیواخوازین تەواوە بێگە دوا قسەی خۆتکەی لەسەر کۆی تەوەری بەرنامەکە کۆی قسەکان من ئەوەیە توانین بڵێن نەتایجە ئێمە هیوادارین هیواخوازین کورد ئەم جاریان بە پاکێزێکی ڕوون بە لیژنێکی تایبەتمەند کە تایبەتمەند بە دانوستانەکانی کورد بچێتە بەخا و لەوێ پێش داواخوازی پشک و وەزارەت و ئەوانە ئەو مەرجانەی خۆی لەگەڵ لایەنە ئەو لایەنەی کە زۆرینەیە حکومەت پێک دێنێ و ئەو لایەنەی کە بەهێزە و تەنانەت ئەگەر کورد شتێکی تریشکە باشە مەسەلەن لەگەڵ مەرجە شیعەکانە دانوستان بکە یعنی لەگەڵ مەرجە شیعەکانە بەدەل لە پەرلەمان حکومەت لەگەڵ ئەوانە ئەو ئەتوانێت مەسەلەن بە فتوایەک داوا لە لایەنی زۆرینەی شیعە بکە کە مافەکانی کورد بسەلمێنێ لەبەری کورد برای شیعەیە چەند ساڵە بەیەکەوە خەباتیان کردووە بەیەکەوە مەسەلەن ئەمەشەیەکی نوێ ئومێدەوارم بەرپرسانی ئەمە زۆر بەرنامەیەوە بتوان سوودی لێ وەربگرن چونکە هەر کاتێ مەرجەعەتی شیعە فتوایەکیدا قسەکانی وەکو فتوا سەیرەکرێ هەموو قسەکانی لە ئەلفەوەتەیە وەکو فتوا سەیرەکرێ لەبەرو ئەگەر ئێمە بتوانین لیژنێکی مختص کە لە دانوستانە شارەزایە و لەسەر ئاستی هەموو حیزبەکان ڕێزلێگیرا و ڕەزامەند بۆ دەربراوە بچن لەگەڵ ئەوانە و ئەوان وەکو مەرجع داوا لە شیعەکانی ناو پەرلەمان بکەن کە کوردیش بەڵێ مافی خۆی چەند ساڵ لە عێراقایە خەباتەکە بۆی کە ئەمان بران بیر لە جیابنەوە نەکەنەوە وەکو وەڵێ زۆر لە جۆرەکان تەنازل و هەندێک مافی کورد بکەن. سپاس مامۆستا لە ڕووی سیاسیەوە کورد چ کارتێکی بەدەستەوەی ئایا کە شتێکیە ناوی کار بێ مامۆستا ژیلوان باسی ئەوەی کردوتی یعنی یەکگرتووی یەک ئیرادەی یەک دەستی و یەک هەڵوێستی کورد بۆ خۆی ئەمە گەورەترین کارتی کووردە ئەەکەنیمانە کەواتەنیمان ئوستاس ینی ئێمە باوەکو با بۆ شێوەیە بۆ منطقە بیر نەکەینەوە کە من کاتمەوە کاتەکانێکە یەکە خەمە سەر مێزی گفتوگۆکان و پاشان دەستکەوت نەسەکەوێ بەڵام خۆ ئەوان هەیە ئوستازی خۆشەویست کارتی ئەم جادیانەیە کارتی معنەویشیانە ئەم جارە پەرلەمانی عێراق و تەشکیلی حکوومەتی عێراقی بەو شێوەیە ناکرێ ئەبێ هەوڵ بێیت کوتلەی زۆری نەدروستکەیت یەکێک لە استراتیژەکان چییە ئەوەیە کە تحالفاتی خۆ بگۆڕە کورد مەفروض وایە کورد تحالفاتی خۆی بگۆڕێ پێشە باسمان کردووە یعنی بۆ ئێلا ئەبێ کورد لەگەڵ شیعە ڕێکەوێ ئەبێ بە سونەڕە ناکەوێ سونە چەند کورسیانەیە کورسی زۆریانێ سونەم جارە ڕێژەی کورسیەکانیان بەرز کرد بەرزە کوردیش ڕێژەی کورسەکانی بەرزە هەنی بۆ ئەوێ ئیلا من چاوەڕێکم ماڵی شیعە ڕێ بکەون ئەنجام من دانیشم لەگەڵ سونە مفاوزات بکەم کەواتە ینی گۆڕینی تەکتیکی مفاوزاتەکەت تەنها بەزە و کارتی هاوڕای لەگەڵ ئەو بۆچوونێکی تازەی وت مامۆستا ژیلوان کە پاکێجێکە بێت لەگەڵ مەرجەعی شیعەکانە بیگەێنێتەوە قەناعەتەی کە یعنی کورد هەندێک شتی کە گەی بێتە بن بەس بتوانەیە گرێکوێرەیەک بێ بیکاتەوە ینی پێت وایە ئەوە تەئسیرێ بێ و فکرەیە چییە؟ وەڵای خۆوە فکرێکی جوان و زۆر زۆر چاکە گەر بکرێ بەڵام ینی کێ بچێ کێ بچێ بۆ لای بەڕێز سیستانی بڵێ ئەمە کێشەکانمە لە عێراقا کەواتە ئەنی ئەگەڕێنەوە سەر ئەسڵی مۆزوعەکە ئەوش ئەوەیە کە ئەبێ خۆمان لەکەم جار لە خۆمان دەست پێ بکەین پاشان بتوانین ئەمە ڕەنگ بینەوە بۆ کۆمەڵگەی عێراقی شتێکە بنەماوە من سپاس سپاس بۆ مامۆستا شەماڵ توێژەری سیاسی و مامۆسای زانکۆ سپاس بۆ مامۆستا ژیلوان هەڵەدنی توێژەر لە مێژووی هاوچەرخی کورد و مامۆستای زانکۆ سپاسانەکەم لەم بەرنامەی گفتوگۆیە سپاس بۆ ئێوە
وەڵە بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی گفتوگۆی ئەمڕۆمان تا گفتوگۆیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموودا.